داواکاری مامۆستایانی وانەبێژ لە هەرێم. بەڕێزان سەرۆشی پەرلەمانی کوردستان، بەڕێزان ئەندام پەرلەمانانی بەڕێز، جێگەی نیگەرانیەکی زۆرە. ساڵانێکی درێژە مامۆستایانی وانەبێژ لە کوردستان چەندین جار سەردانی پەرلەمانی کوردستانیان کردووە و یاداشت و داواکاری خۆیان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە و دەیان خۆپیشاندانی مەدەنی و شارستانیانەیان ئەنجام داوە. دوای ناومێدبوونمان لە چەندین هەوڵ کە ڕاستەوخۆ ڕوبەرووی پەرلەمانی کوردستان بۆتەوە، بە نمونە یەکەم ڕۆژی 2/6/2020 ساڵی پار بڕیار بوو دانیشتنێکی تایبەت لەسەر چارەنووسی مامۆستایانی وانەبێژ لە پەرلەمانی کوردستان بکرێ، بەڵام تا ئەم دەقیقەیەی تێیداین یەک کۆبوونەوە لەسەر چارەنووسی مامۆستایانی وانەبێژ لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بەڕەوا نەبینراوە. دووهەم بڕیار بوو لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ساڵی پار بانگێشتی هەردوو وەزیری دارایی و وەزیری پەروەردە بکە بۆ کۆبوونەوەی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان. دیسان تا ئەم دەقیقەی قسەی تێدا دەکەین هیچ وەزیرێکی پەروەردە و دارایی بانگێشتی لیژنەی پەروەردە نەکراوە لە پەرلەمانی کوردستان. سێهەم لە چوارچێوەی چەند هەوڵێکی دڵسۆزانەدا پەرلەمانتارەکان 43 ئیمزای ئەندام پەرلەمانەکانیان کۆ کردبەوە کە تیایدا داواکاری مامۆستایانی وانەبێژ بە جددی و بە هەند وەربژیرێ. تا ئێستا هیچ شتێک لەو 43 ئیمزایە سەوز نەبووە. چوار دوایین جار بڕیار بوو ڕۆژی 3/10 هی ساڵی 2021 واتە 14 ڕۆژ پێش ئێستا هەردوو وەزیری پەروەردە و دارایی بانگێشتی پەرلەمانی کوردستان بکرێن بۆ لێپێچینەوە لەسەر کێشەی مامۆستایانی وانەبێژ. ئەو هەوڵەش بە ئاکام نەگەیشتووە. بۆیە وەکو ئاگادارین ئەمڕۆ دانیشتنی لیژنەی پەروەردە دەکرێت لە پەرلەمانی کوردستان. داوا دەکەین هەموو پەرلەمانتارەکان لەسەر دانیشتنی پەرلەمانی کوردستان ئیمزای خۆیان بکەن و ببنە فشاری جددی لەسەر کێشەی وانەبێژان بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە ئەم ساڵیش وەک ساڵانی پار بە بایکۆتدا تێنەپەڕێ، کاری جددی کردداری لەسەر مامۆستایانی وانەبێژ بکەن. ئێمە ئەمڕۆ هاتوینەتە بەردەمی نووسینگەی پەرلەمانی کوردستان داوای حەق و مافی خۆمانەکەین. هەمان ئەرک و مافی میلاک مامۆستای میلاکمان هەیە، بەڵام عەفوەن هەمان ئەرکی مامۆستای میلاکمان هەیە، بەڵام هەمان مافی مامۆستای میلاکمان نییە. 1001 معاناتمان هەیە لە ئیجازەی دایکایەتی شمولمانەکە. ڕۆژە نەچین حرسەت بۆ حساب نییە و واتە وەکو کرێکارێکی وەزارەتی پەروەردە دەرسەڵینەوە تاوا هیچی تر نییە. من پێ خۆم وەکو خۆم 5 ساڵە وانەبێژە مامۆستامان لەگەڵە 13 ساڵە وانەبێژە. من پێم ئەوەیە 6 ساڵی ڕێکە وانەبێژم، باوەڕەکەی هەموو مانگێک 300,000 کرێ شایەرەم داوە، هەروەکو خۆبەخشێک بووم، هیچ ئیسفادەیەکی مادیم نەکردووە. لێرە بۆیە هاتووم تەنیا بوون بە هەمیشەیمان بین بە دامەزراندن لەم فڕوقوانێک لەگەڵ وانەبێژ و میلاکرێ نەجاتمان وێر داوامانە بین بە هەمیشەی. ئیتر بەڕاستی 6 دانە ساڵە نیوەی تەمەنمان لێرە داناوە، هیچ حسابێکمان بۆ ناکرد، هەروەکو خۆبەخشێکین لەبەرەوە داوام لە حکوومەتەیە مانکا بەوە گرێ هەمیشەیی. ئیتر لەم چینایەت و لە مینانەکەیمان ڕزگارمان بێت. زۆر سوپاس.